دووبارە سلااو ڕێ سەوان هێژە دەوێت لایفێدا ئەس دەخوازم هەنێکی بە تایبەت لەسەر هەنێک ئەزبەر و لەسەر هەنێک پرسان ڕاوەستم یعنی بەڕاستیژی حتا کوونەها دەهات گوتن و ئەردۆغان ئاژی ئاک پارتی دەخوازی پرزگرێکان چارەسەر بکە بە تایبەتیژی پرزگرێکە کورد لێ دەوڵەت باخچەلی نایلی گەلۆ ئیرۆ ڕەوشێکی وسا هەیە ئانژی بەرەڤژی وەیەکەیە و ئەو بە هەورا حرەکەت دکەن ئانژی بە هەورا حرەکەت ناکەن هەگەر کو بە هەورا حرەکەت ناکەن ئەو لە کوو بە هەفتورا حرەکەت ناکەن لە کوو بە هەفتورا حرەکەت دکەن یا دنێ ئەزبەرێکی دنێ هەبووک و یعنی ژعالیە هەنێک کەسان بە تایبەتیژی ئێک و لە هەمبەری پەکەکێنە ئانژی مخالیفن پەکەکێنە بەحسەوەیەکێ دکەن و دکردنجی کو ئاپۆ تەسلیمی دەولەتێ بووە ئێرادەیەکی وینەمایە تەسلیمی دەولەتێ بووە هەموو ئارمانجێوی ئەوە ژە حەبسێ دەرکەوە حتا هەنێک هەواڵێن وی یعنی کەسێن کو بە ساڵان لە زیندانێمانە و بە ساڵان پشتی وێ لە جم ئاپۆمانە و پشتی وێ بە ساڵان هاتنە چییە ئیرۆ دوورکەتنە ئاژی نزیکەتنە ئەو نە پرزگرێکە لێ ئەوژی کەتنە ناو ڕەوشێکی وسا گەلک جارنان ئێدی بە ئاشکرا ئاژی نیو ئاشکرا ئەڤەک دەبێژن ئاپۆ ji بۆی خۆ هەواڵی خۆتەنێ هێلایە و تەسلیم بووە تشتێن بەوێ ڕەنگی نا هەروەکی کو هون دەزانن یعنی ئەس بە کورتی دیسە چارچۆڤەوی خویا بکەم ئەو قاش و پێواژەیە کو لە 1 ئۆکتۆبرێ دەست پێ کرد و پشتی کو یعنی دەوڵەت باخچەلی دەستی خۆدا دەستی فراکسیۆنا دەم پارتی ئەو پشتیوێ داخیانیدا چەند ڕۆژ دەرباز نەبوون ڕەجەب تایب ئەردۆغان لێ خودی دەرکەت و چەند ڕۆژ پشتیوێ مەدیت عومەر ئۆجەلان چوو ئیمرالی هەفدیتنێک پێکانی دە هەمان ڕۆژێدا گاڤک و عمەر ئۆجەلان لە ئیمرالی ڤەگەریا بوو یعنی دەڕێکێدا بوو و ڤەگەڕێ دە هەما سعاتاندا لە ئیستانبۆڵیدا دیسە چالاکیەک پێک هات لەسەر هەرێمە پیشە سازیە دەوڵەتە تورکیا بە تایبەتیژی پیشە سازیە ئاسمانی و پشتیوێ مەدید چێ بوو دووبارە ڕەجەب تایب ئەردۆغان لە ئینیسیاتیفا و دەوڵەت باخچەلی گرتیە دەست لێ خودی دەرکەت دیسە بێگومان پشتیوێژی مەدیدکو لە باژەڕۆکە ئەسەن یورت لە ئیستانبۆڵێ ئەحمەد ئۆزەرک و کوردەکە خەڵکێ وانەیە پرۆفیسۆرە سۆسیۆلۆغا کەسێکی ناسکریە و یعنی مرۆڤ دکارێ بێژێ سەرۆکێ شارەڤانیەکی هاوبەش بوو دەناوبەرە جەهپێ و دەم پارتیەدا لە کار دەرخستن قەیوم خستن شوناوی و خستن حەبسێ و دۆژی لە مێردینێ لە باتمانێ لە حەلفەتێ وەدیت لە ورژی سێ سەرۆکێن شارەڤانیە باژەڕڤانیە ژکار هاتن دوورخستن و لە شوناوان قەیومدینان پشتیوێژی حتا نەهاژی حتا ئیرۆژی حتا vê سەعاتێژی لە هەر چارجیاندا یعنی لە ئەسەن یورت لە مێردین لە باتمان و لە حەلفەتێ ناڕەزایی بەردەوام دەکەن ئیمام ئۆغڵو ئینسیاتیفێکی باش خستیە دەستێ خۆ بەناوێ سەرۆکاتیە هەموو شارەڤانیان تورکایەش بووی و ئەو سەرۆکە شارە باژارڤانیە هەری مەزن یا ئیستانبۆڵە ئینسیاتیفێکی مەزن خستیە دەستێ خۆ و سەرۆکێ جەهپێ لە هەموو باژارێن کوردستانی دیگەرێ دۆ لە ماردین بوو نها چەند سعات پێشیامە گەرەک نها لە باتمانەوێ و چەند سعات پێشیامە لە باتمانێ دێ داخیانیەکی بدە و ئەو پێواژۆ هەمی چ نیشانی مەدەدەن بەڕاستیژی ئەم دەست پێکەدا دەبینن یعنی تشتێک و دەوڵەت باخچەلی دگۆ بە تایبەتیژی جارە دووەمین کو هات پەرلەمانتوێ یعنی تشتێک و دگۆ بەلا
ئۆجەڵان وەرێ مەجلیسێ وەرێ پەرلەمانێ لەوردا داخوایانیە بدێ دەمپارتی و دەداخوایانیا خۆدا لە هەفتوو دەرخستنە ئاژی تەصفیەکردنا ڕێخستنێ ئاژی چەکدانینا ڕێخستنێ زێدەتر دەرخست پێش بلا vەیەکێ ئیعلان بکە وێ دەمێ ئەمێ دەریێ پێشیاوی vەکەن هەنێک شەرتان پێشیاوی vەکەن یعنی تشتێک و دەوڵەت باخچەلی گوت ئەو یعنی ئەو تێ چواتایە ئەو تێ وێ واتایەک و بە کورتاسی یعنی ئەم تەنێ تا مخاطب دەگرن ئەم ئالیە چییە مخاطب ناگرن ئەم دکارن دەناوانەدا ئەم مەساژان ژۆڕە بشین ئەم دکارن دەناوە دیالۆکێدا بن لێ دەناوە دیالۆکێدا بوون تشتەکە و مەساژ شاندن تشتێکی دنەیە و ئەو مخاطبگرتن تشتێکی جوداتر یعنی ژغێنی ئۆجران کەسی ئەم مخاطب ناگرن حتا کو بەحساوەیەکێ دکا کو ئۆجەلان لەسەر لە پەرلەمانتوێ لە ئۆدەیە دەم پارتیڤەیەکێ ببێژە ئەو دەهمان دەمێت معنەیەکی دوی دنێ هەیە کو دەم پارتیژی وەرێ بن چەترێمە و سەیڤانێمە لە بن چەترێمەدا ئەوژی سیاسەتێ بکات دەری ژێرە vەکری دەبا نهاتە شتێک و دەوڵەت باخچەلی گوت ئەف بوو لێ ئەم دەبینن بێگومان ئەردۆغان هەنێکی بە ناڕەحەتی پێشوازی لەوێ یەکێ دکێ ئەم نابێژی پێشوازیە ناکە و ئەس قەت نابێژمژی ئەو بە هەڤڕانینن تشتێکی وسە نابێژم لێ خویا دیکە دەوارێ مەتۆددا دەوارێ دەمدا زەمان و دەجێدا احتیمالە ئەردۆغان تشتێکی بفکرێت دەوڵەت باخچەلی تشتێکی دنێ بفکرێت ئەم vەیەکێ بە ئاشکرا دەبینن و نەها چ چێبوو یعنی دەمەکی وسە ڕادیکالدا و دەوڵەت باخچەلی وەقەس داخوازیان ڕادیکال کردن یعنی کەسی نەوێریایە لە تاریخا پەکەکێت لە تاریخا تورکیایدا بێژە بلا ئۆجران وەری مەجلیسێ داخوایانیە بدا چ بوو یعنی دەوڵەت باخچەلی ئەف گوت و پشتی وێژی لە چار جیاندا چار سەرۆکێ باژەڕوانیە ژکار تێن دوورخستن و لە شوناوان قەیوم داتینن و احتیمالە لە 21 باژەڕوانیان دنێژی 21 کەسێ دنێژی ژکار وەرن دوورخستن ئەف چ بوو چەوا چێبوو و دە هەمان دەمێدا ئیرۆ دەوڵەت باخچەلی داخیانیەکی دنێدا لە داخیانیا ئیرۆدا دیسا عینی تشتێک و بەرێ گوتبوون ئێسرار کرد لێ تشتێک لەسەر زێدە کرد ئەم ژبیر نەکەن یعنی گوت بەرێ دگۆ بلا داخیانیەکی وسا بدێ ئەمێ دەریێ پێشیایی vەکەن یعنی ئەمێ هەنێک شەرتێ ژیاناوی شەرتێ زیندانی بووناوی ئەمێ هەنێکی باش بکەن لێ دەداخیانیا ئیرۆدا گوت تشتێکی دنێ گوت ئەم دکارن لەسەر هەمی پرسان گوت و بێژ بکەن یعنی هەنگاوەکی دنێ چوو پێش ئەو چ نیشان دەدا ئەو نیشان دەدا و 100% هەواڵن و دەری نەهاتێگرتن دەریە دیالۆکێ نەهاتێگرت تشتێک و نەهات شێ دەبن هەم تشتێک و عومەر ئۆجەلان کرد هەم چالاکیاک و لە ئەنقەرێ چێبوو هەم لە کار دوورخستنە سەرۆکێ باژێڕوانیان و بەلەدیان و قەیوم خستنە شوناواندا ئەو هەمی ئامرازن ئاراجن ji بووی vê pîlanê min dojî got tu caran ئاشتی لەسەر ئاشتی یعنی کە حتا بێگومان کەسی باسی ئاشتی نەکریە لێ تو جاران دیالۆگ لەسەر بنگەها باشی و خراپە ئاشتی و شەڕ تەنێ چێنابن لەسەر بنگەها بەرژەوەندیان چێ دەبن یعنی ئەف تو جاران نایەوێ گەرەک وسەش نەوێ شڕۆڤەکردن نییە تا دەوڵەتە تورکیا خراپە نیەتێکی باشە دەوڵەت باخچەلی دیموکرات بووە ئانژی هەر فاشیستە یعنی وانە هەر کەس لە جێخوێە توش نهاتیە گۆڕتن لێ هەنێک شەرت و مەرج هەنە جارنا مرۆڤان مەجبوری هەنێک تشتان دکەن نها لە ئیرانێ لە ئیرانێ تو لێ دنەری نەتەوپەرستیا کوردانجی لە جێخوێە نەتەوپەرستیا فارسانجی لە جێخوێە نەتەوپەرستیا ئازەریان تورکژی لە جێخوێە بەلوجیجی لە جێخۆنا عەرەبژی لە جێخۆنا لێ دەما سەرهەڵدانە ژن ژیان ئازادی وانە بە هەڤڕە حەرەکەت نەکرد بەلێ
وقت ڕۆیەکی لە خۆنیشاندانێن ئیرانێدا یا ژنجیان ئازادیدا و ڕۆیەکی نیشانەیەک کەلیمەیەک هەڤۆکەک دیت و vê yekêtiye parça bike nexêr وانە دیسان هەموو لە جێخۆ نەیانی کورد دیسا کوردێن کورد دیسا لەسەر کورد بوونا خۆ بەردەوام دەکەن ئێدنێژی لەسەر ڕێکا خۆ بەردەوام دەکەن یا دەولەت باخچەلی و ئەردۆغانژی بەوی ڕەنگیە یعنی احتیمالە ئالیەکی زێدەتر هەنێک دڵتەنگێوی هەبن هەنێک ئالۆزیێوی هەبن مەسەلەن ئەردۆغان بێگومان گاواکو لە تشتێکی وسە دەفکرێ هەگەرکو ئەو احتیاجە عقلێ پشت پەردەیەبێ عقلێ بلندیا دەولەتێ بێ دیسانجی ئەردۆغان بێگومان لە سەرۆکاتیا خۆ دفکرێ لەوەیەکە دفکرێ هەگەر سەرۆکاتیاوی نەما چ دەبە گەلۆ ئەو دکەوە زیندانێ لێ پرسین لە هەمبەری وێ چێ دەبن چە نابن دەوڵەت باخچەلیژی عینی بەوی ڕەنگی لێ دیسانجی احتیمالە هەنێک تشت دەناوبەراواندا فەرق و جودایی هەبن نەها کا ئەم vەگەڕێن سەر ئۆجەلان وەک من گوت gelek kes heta niha 25 salin dibêjin ku ocalan teslîm bûye ocalan teslîm bûye ocalan teslîm bûye niha tiştê ku çêbûy yek ji wan sedemane ew e yani behsa qeyûman dikim yek ji wan sedemane yani du sedem hene li gorî min sedemek ew e bêguman gava ku ew dest bi pêvajiyekî dikin bêguman wek min got berjewendiya xwe بأساس دقرن برجونديان شخصي برجونديان بارتي برجونديان تحالف أخو يعني كواليسيون أخو اتفاق أخو بحث اتفاق الجمهور دكم بيجومان في برشاف دقرن لغوري ويجي بينغاف دابل آنجي اگر بينغاف جبوي پیش روزا تركيا لازم به وبخوازن كو أو تشتكو لسوريا تشيبو لعراق تشيبو احتمال لإيران تشيبو ڕێکێ پێشیایی بگرن بێگومان ئەو عقلی دەولەتێ دەولەت دخوازە لێ دەهەمان دەمێدا ئەو ئاکتۆرێن سیاسی یەک و تەرجمەیە عقلی دەولەتێ دکەن ji بۆی سیاسەتێ بەرژەوەندی خۆشی دەناودا بە ئەساس وەردەگرن لێ تشتێک و وان ڕۆژانە چێبووی تو دوو تشتان نیشان دەدا یەک مەسەلەیە ئیکرەم ئیمامۆغڵویە ئیکرەم ئیمامۆغڵو حتا ناژی ئاکتۆرێکی پڕپڕ بەهێزە هەم دەناوە جاپێدا هەم دەناوە مخالەفەتی ئۆپۆزیسیۆنە تورکیای بەگشتیدا و هەمژی لەناوە کورداندا ژیانی چه هاتکردن چه نەهاتکردن یعنی دە دوو هەڵبژاردنێن پێشیەدە یا سەرۆکی شارەوانیە مەکتوبە کەمال ئۆزان لێ بنەرا و دە هەڵبژاردنە هەری داویەدا زەختێن ئاک پارتیە لێ بنەرا و خستنە دەورەیە لەیلا زانا لێ بنەرا لێوانە دیسانژی نەکاری بوو پێشیاوێ بگرن کو ئیکرەم ئیمامۆغڵو دیسا لە ئیستانبولێ بە کوردان ڕات بێگومان نەتەنێ کوردن اتفاق بکەن ئیکرەم ئیمامۆغڵو حتا نەهاژی تەهدیدێکی پڕپڕ مەزنە لەسەر ئەلیتە سیاسی یاکوونەها حکومەی تورکیای دکە ئاو یەک گەرەک بەڕاستی بێدیتن ئەو حەملە یەک لە هەمبەری وێ دوو ئەو حەملە چۆ تێ تەرجومەکردن یعنی ji بۆی کوردان سەدی سەد ئان دیالۆکە بە ئیمرالی ئانژی بە قەندی ڕاهاتیەکردن یەک ژوانە ڕازی نەبوونە بەڤان شەرتانڕە گەلۆ ئەف کیە یعنی تەخمینی هەری زێدە چما قەندیل بە بلا ما ئۆجەلان تشتێکی وسا گوتیە حتا قەندیل ڕاد بکێ نەگوتیە گەرەک هەگەرکو لە گۆڕی مامتەق بێ گەرەک ئۆجەلان دەست بێکێ داخیانیەکی وسا بدانەوسا داخیانیەکی بدێ و قەندی قبول دکا قبول ناکە پشتڕە داخیانی دەدا ئەنجی هەلوێستی خۆ نیشان دەدا لێ ئەم دەبینن بە قاسیک و ئۆجەلان داخیانێک نەدایە و نۆتێن عومەر ئۆجەلان ئەنتەنی هەڤۆکەکی دەبینن بێگومان هەنە قڕنازیان دەکەن دەبێژن ئەو ji بۆی و زیارەتێکی سەردانێکی عائیلی بووە ماڵباتی بووە ئەم هەر تشتی ئاشکرا نەکەن ئەو نەوسە ماڵباتی یعنی ئۆجەلان لەسەر ماڵباتێ تشتێکی نابێش سعاتێک و 40 دقیقە ڕوونیشە دە سعات و 40 دقیقەدا تەنێ لەسەر سیاسەتی هاتی ئاخافتن ئەو سەدی سەدە یعنی بێگومان یعنی دەوردە خویا دکە کو ئۆجەلان شەرتێن
دولتي شرطي حكومتي شرطي أردوغان وباخشلي بيك نعانينا خواستنا هەنێک شرط مناسب ببن ji بۆی داخوێنێکی وسا ئەس ئاشکرا بێژم ئۆجلان دبەک و وەک پەکێکێ نەفکرێ ئۆجلان دبەک و وەک پەکێکێ نەفکرێ هەنێک واراندا یعنی لە چیەدا نەهاژی ئەس دکارم بێژم هەنێک کەس هەنە لە چیە چەک هەلگرتن وەک ئاراج نابینن چەک هەلگرتن وەک تشتێکی بووە مقدەس چالاکی بووە تشتێکی مقدەس گەریلا و پێشمەرگە چاوە مقدەسە ئەوژی بووە تشتێکی مقدەس یا لێ دەجەوهەری خۆدا چەک ئاراجەکە ji بۆی خۆپاراستنێ ئاراجەکە ji بۆی سیاسەتکردنێ ئاراجەکە ji بۆی کوتو بگێ ئارمانجێ خۆ نابە بە ئامانج دەوردا احتیمالێکی بچووک هەیە دەناوبەرە ئۆجلان و قەندی لێدا هەنێک جودابوون هەبە دەبە دە ئالیەکی دنێدا دیسانژی ئۆجلان چۆوە لە پارتیە دنەرێ چۆوە لە پارتیەن ڕۆژهەڵاتە ناوین دنەرێ چۆوە لە پەکێکێ دنەرێ من 10 جار زێدەتر لە بەرنمەیاندا ئەڤەک گوتیە یعنی یەک و هەری داویە لە جەم ئۆجلان بوو یەک ژوانەژی ئەس بوو 1998 ئەم دەعینی ڕۆژێ دەرکەتن تشتێک و وی دەگوتن حتا تشتێک و مەسەرەن چەند ڕۆژ بەریا بوو بەریاک و ئەو بێ ئەسیرکردن تشتێک و تعلیماتێک و ژڕێک خستنێ ڕاشاندن بەڕاستیژی بەڕاستی نابێژن تەسفیەکردنا پەکەکەی وسا فام نەکەن لێ تەسفیەکردنا عەقڵ و مانتیق و کولتور و ئەخلاقێ حرەکەتێن ڕۆژهەڵاتە ناوین بوو دە شەخسێ پەکێکێدا یعنی لە شوونە جەمیل بایق دەگوت ئەزێ گەریلایەکی و ئەم بێژن فەرماندارێ 10 گەریلایەن بووە ژێرا دەگۆژن مانگا قۆمیتانی کەسێکی وسا تەعین دەکرد ji بۆی ئەندامی کۆمیتەیە مەرکەزی یعنی تەحەداییە یەدیتر دەکرد دەگوت ئەس لە شووناوە ئەزێ گەنجان دینم گەنجان دەرخەم پێشێ ململانێ هەبوون دەناوبەرە کەچک و کوڕەکان دیسانجی دەوی واریدا تشتێکی دنێ دەگوت و لەسەر عەقلیەت و منتیقا پارتیەن ڕۆژهەڵاتە ناوین یعنی پارتیەن هەر پارتێکی گرێدایە بزاڤە ڕزگاریان نەتەوی بە چ فەڵەستینی بن چ کورد بن چ عەرەب بن چ ئیرانی بن چ تورک بن ئەخلاقێکی وان هەیە و دەبن پارتیە شەهیدان گاواک و خۆ دکەن پارتیە شەهیدان هەگەرک و ئەو خەڵک کوشتن خۆ دکەن قەهرەمان هەگەرک و خەڵک ژوان هات کوشتن دەبێژن مەخویندایە شەڕەفسز بێناموس شەهیدێ من زێدەتر لێتە حەقێتە چێت و ڕەخنیان بکەیت و ڕەخنیان مەکە تو نەکاری بفکری تو نەکاری ئەو بکەیت یعنی قوتوەکی تاری ڕەش چێ دەبێ دەوێ قوتیێدا تو چ بخوازی هەیە گاڤک و کونەک تێ ببە دکارە بتەقێ و گاڤک و دتەقێت دکارێت دەردۆری خۆحەمی خراپ بکە ئۆجلان دەخواست دەوێ دەمێدا ها ئەس دەبێژم بەریاک و بێگرتن دەخواست وا تشتانە هەمیان بگۆڕێ دەوی واریدا دە پراکتیکێدا دەبێژم دیتنێن ئۆجلان و دیتنێن پەکەکێ فەرق دەناوبەرەوە واندا هەیە خۆ بەرێداژی دوو سۆسیۆلۆژیان لاپەکێبوون سۆسیۆلۆژیا ئەو بەری ئاوا دیجلە سۆسیۆلۆژیا شامێ و سۆسیۆلۆژیا ئەو بەری ئاوا دیجلە سۆسیۆلۆژیا چییە یعنی گارە و مەتینان و زاپ و ئاواشینۆ و حتا خاکرک و قەندیلێ دوو سۆسیۆلۆژیان سەدی یعنی مرۆڤ دەکارێ بێژێت دە پراکتیکەدا پڕ جودا بوون لۆماژینەها بێگومان ئۆجلان هەم لەسەر چەکدانانێ هەم لەسەر گۆڕتنە پەکێکی کو لە ساڵێن 2000 دەست پێ کرد دیتنێنوی سەدی سەد جوداتر هەنا و ئەو دیتن دەبەکو لە خۆشی هەر کەسی نەچن لێ تشتێک هەیە بفکرن یعنی ئەو کەسێن و ناوێوان چیە یا چروقایەیە یعنی کەسێن و وسا داخفن کەسێن و گۆداریوان دکەن و کەسێن و باوەڕیە بەوان دکەن هەنێکی منتەق هەیە عەقڵ هەیە بفکرە ئینسانێک نێزی 45 ساڵان
تێکۆشین کردە تاکو بووە ڕێبەر بووە سەرۆک نەوسە ئەو ئینسان 25 ساڵ 26 ساڵەژی لە زیندانەیە یعنی ئەو ئینسان چۆوە بچە بە داخوێنیەکی حەیاتاخۆ سەرۆکاتیاخۆ قەریارێخۆ و ئەو ئیماژاک و قازانج کردە لە هەمی دنیاە بخێ چۆپێ چییە؟ وەڵا دەردکەوە دەردخەن دەروێ زیندانەی دێ 5 ساڵی دنێ لە دەروێ زیندانێ بژی یعنی تو تەخمین دکەی ئاپۆ وسە بەفکرێ ئەس قەت باوەڕ ناکەم بە قاسی کو من ئاپۆ ناسکردێ قەت باوەڕ ناکەم یعنی تشتێکی وسە ممکن نینە بکێ ئەو تش نەکردن ژوان ڕاگۆت شەرت و زروفان حازر بکەن ji bona daxuyaniyekî wisa wê demê em ê daxuyaniyê bidin yanî lê ew elîta ku behsa pêvajoyê dike û destê xwe dirêj kiriye tiştekî dinê difikire ew elît dibêje min çend sala ji xwe ew tecrîd kiriye 43 heyv berê 43 heyvin û min li Bakur gerîla paqij kiriye گەریلایەک نەمایە و نەکاریەک چالاکی ژی بکەن هەگەر کو چالاکیەژی ژی بکە ئەو سەعاتێوی داویەیە ئەو لە کوردستانە عراقێداژی من شەڕخستیە ناوە تونێ لە ئێواندا ئەو لە دەوێت تونێدا سەری خۆ دەربخن ئەسێ لاوان بخەم وسە دەفکرە و لە گۆری وێ دەبێژێت دەم پارتیژیش خۆ چەکو چامە لەسەر سەرێوانە دەنگی خۆ دەرخن ئەزی قەیمان بخەم سەرواندا یعنی وسە دە شەرتێکی وسادا ئەزێ تەنێ داخوێنیەکی ژ ئاپۆ بخوازم ئاپۆ وێ داخوێنیە بدە قەندیل قبول بکە نابە قبول ژینەکە نابە وێ دەمێ پارچە بووندەناو بەراواندا چێ دەبێ وانە تەڤلی هەفتوو دەبن لێکەک تو دوژمنێ ئاپۆی تو ڕەخنیان لە پەکێ دکەی سەر و سەر چاوان بە قاسی من کەس ڕەخنیان لە پەکی ناکە لێ ئینسان یعنی باوەڕیا ئینسان چ دەبە بلا بەبە تۆخوا نەتەخوا بە دەولەت پەرست و نەتەوە پەرستێ سەر فێسبوک و تویتەرێ دەزانێ ئەو تشتێکی دنیا لێ گەرەک ئینسان هەنێکی بە مانتقی بفکرێ یعنی ئاپۆ چۆوە وەکو نێزی 5 ساڵە تێکۆشین کردە چۆوە ئەو تشتێک و بە 5 ساڵی ئاوا کردە بە 5 دقیقیان داوێژە تەنەکەیە چۆپێ ئاپۆ ژ سەرۆکاتیا خۆ حەز دکە و حەقێویەژی ژ بۆی و پەکەکە یعنی ئاپۆ ئاو چەند ساڵن پشتی 2012 و 13 ئاپۆ وە قاسی پەرتوک نویساندن ئەو پەرتوک دەواری ئەکادیمیکدا چ قاسی مرۆڤ دکارێ ڕەخنە لێ بگرێت چ قاسی مرۆڤ دکارێت گوت و بێژ لەسەر بکە ئەو تشتێکی دنیا لێ پشتی وێ یعنی پشتی 2013 کەسێک دەناوە پەکەکێدا هەبووە دوو کەلیمیان لەوێ تیۆریەک و ئاپۆ دەرخستی ئەو پارەدیگما دەرخستە دوو کەلیمیان ژوانە ڕەخنە بکە ئانژ دوو کەلیمیان لەسەر زێدە بکە جەمیل بایەقژی دەناوتە نینە لە گوتارێ جەمیل بایەق بنەڕە ئەو شخواوە کەسێ دووەمین دیتن لە گوتارێوی بنەرە گوتارێ بەریا 40 ساڵیە پارتیامە پارتیا فیداییانە پارتیامە پارتیا وڵات پارێزانە پارتیامە پارتیا ئیماندارانە هەواڵێمە قەهرەمانن هەر کەسێک گەرە کورد بێ هەر کەسێک وڵات پارێز بێ یەکێت یا خۆچێ بکەن یعنی تشتێکی نو تێدا نابینێ ئەس ڕەخنە ناکەم ئەس دەبێژم ئەس دەخوازم ببێژم یعنی ئاپۆ حەقێوی هەیە و خوا وەک ڕێبەر ببینی و ژە ڕێبەرتیا خۆشی حەز بکە ji bo ku em lê dinin dewarê tîyorî de dewarê stratejîk de dewarê fikrî û îdeolojîk de heta dewarê siyasî û kulturî de tişt kesekî ku du kelîmeyan li ser apo zêde bike an jî du kelîmeyan jêkêm bikin nîne berastî jî nîne yanî tu qebûl dikey tu qebûl nakey tu rexne dikey rexne nakey bêguman ev gelek partiyên wisa hene ku serokekî wanî karîzmatîk heye mirov dikare serokatiya karîzmatîk jî aliyewî pozitif û negatif
بحث بکە ئەو تشتێکی دنیا ئەم بەحسا ئەڤەیەکی ناکەن ئەم بەحسا ڕیالیتەیە ئیرۆ دەکەن ئێدە شەرتێکی وسادا ئینسانێک کو ji bo vê baweriyê dijî û wê baweriyê diperiste û însanek bi wê baweriyê maye çima biçivane bixê tenekeya çopê rewşa apok ku niha têdayî û rewşa ku li Sûriya û tenê fereq ew bû li Sûriya xelk didît henekî her kes na henek xelk didît niha xelk nabîne an jî yek du hevalê wî hene derdorê wî tenê rojnameyekî û televîzyonekî wî ye bi wê rengî xelk dibîne kesekî tenê ferqa wî ew e yanî berêda jî hûn wisa dizanin ku ew diçû li cadeyên Şamê da digeriya tehtîl dikir diçû pîknîkê nexêr tiştekî wisa nebû berê jî di nava çar dîwaran da bû niha jî di nava çar dîwaran da lê berê di nava çar dîwaran da henekî zêdetir îmkanê wî hebûn dikarî bû xelkê bibêne dikarî bû televîzyonên cuda bîne dikarî bû radyo nivîs û kitab û tiştên cudatir bibîne yanî tiştê ku ez dibêjim ev yek ew kesên ku xwe bi netewperistiyê ve daleqandine û piranî carna jî bi Tirkî netewperistiyê dikin û di praktîkê de tiştek jî nakin yani tiştekî ji bo netewperistiyê jî nakin însanekî netewperist li dunyayê de gerek şev û roj têkoşînê bike li cadê têkoşînê dike li bajêr têkoşînê dike diçe nav millet mal be mal derî be derî digeriye û însanan elîtekî siyasî çê dike însanan dibe zanîngehê hat an jî li şertên Kurdistanê de diçîçiyê şer dike yanî niha êma tenê li ser Twitterê ne li ser Facebookê ne li ser evê ne ez bixwe jî niha li ser Twitterê de axivim lê ez îddiayekî minî ji bo netewperistiyê û ji bo dewlet çêkirinê ji xwe nîne û kesên ku dewletê çê nakin an jî bi avayiyekî dinê li dinyayê dinerin ez vana jî hîç nakim yanî tiştê ku ez difikirim tiştekî dinê ye û loma jî niha dixwazim dîtinê xwe parve bikim yanî mirov lê dinerî di vê çarçeveyê de tiştê ku hê ew e niha havserokê Dem Partiye îroka ez bawerim li Batmanê bû daxuyaniyek da ew daxuyanî bi daxuyaniya dewlet baxçelî re li hinek cêyan re dibe yek çawa dewlet baxçelî îro helwêsta xwe berê tîkrar kir got heger ku hûn vê yekê bikin em ê li ser meselê dinê jî biafin îro gavekî dinê hawît pêştekir em xwe godar bikin bi taybetî hevalê ku Tirkî dizanin godar bikin havserokê Dem Partiyê jî li ser otobûsê aynî tiştek wisa got berez dewlet baxçelî me destê xwe data lê yanî li nava kewanê de got havparê tê siyasî mebestê wî AK Partiya Erdogan e an jî wezîrê navxwe ye radibe qeyûman dixê ser şaredariyê heger tu qeyûman tu rabikey em ê pêngavekî dinê bawêje yanî ew ji her du aliyan ve nîşan dide ku her du alî jî deriyê xwe sedî sed negirtine mirov nekarê bibêje deriyê xwe girtine siyaset li Tirkiye de li şertê Tirkiyeyê de mîna Norwîcê nabe ne mîna Norwîcê şeffafin tu alî jî şeffaf nîne yani tu lê binêre em tiştekî ji notên îmralî dizanin nexêr gava ku pêvajoya Oslo hebû du sê sal bû berdewam dikir me tiştek jê dizanî nexêr kesî tiştek ji me re got nexêr PKK tiştek got nexêr dewlet jî tiştek negot kî aşkira kir cemaetê Guleniyan aşkira kir ne wisa gelek carna şehîdê PKK çê dibin em piştî 10 salan dizanin yani şeffafiyet ne ji aliyê dewletê de heye ne di aliyê hereketa siyasî ya Kurdî de jî heye loma jî siyaset wek Norwîcê nameşe heger ku diyalogek heye heger ku lehevkirinek bi rêvê ye hê jî lehevkirin nîne xuya dike ev ji berê de cudatir çê dibe ji xwe lehevkirin di demekî de çê dibe ku mirov bi çikûçan li serê hevdû dixin
کەنگی چەکوچێن زێدەتر تند داوێژن لە سەری دخەن گاواک و لە هەفکردن پڕ نێزیک دەبێت بەرێ داژی وسە و مەسەن لێ بنەڕێ دەمە شەڕی نافخۆییدا دەناو بەرە پەکەکێ و پەدەکێ و یەکێتیەدا مەسەرەن هەفدیتن چێ دەکردن هەیئەت حازر دەکردن هەیئەت دوچوون بەڕێ دەکەتن بەریاک و هەیئەت ڕوونن شەڕی هەری مەزن وێ دەمێ چێ دەبوو ji بۆی چە ji بۆی و ئالیەک و لە دەوێت شەڕێدا ئەنجامێکی باش وەرگرت بکارە بە لە ڕۆیشتنێدا لە گوتوبێژێدا تشتێن زێدەتر فەرز بکەن نەها ئەو پێڤژۆژی بەوی ڕەنگیە ji بۆی و ئالی باوەڕیەوان بە تۆقات و بە بۆمبا و بە قلێشێ هەیە ئەو ئالی وسانە لۆماژی یعنی تشتێکی وسە هون هێوی مەکەن یعنی هەگەر و قەیوم هاتن داین ئانجی هەگەر و چالاکێک لە ئیستانبولێ چێ بوو ئەو پێڤژۆ سەدیسەد خراپبووە دیالۆگ نەما نەخێر دیالۆگ خویا دیکە ji sê mehin zêdetir hene ez yekemîn kes bûm beriya çil pêncî rojî min behs kir gelekan henekê xwe bi min kir gelekan kufir ji min rakirin gelekan got te ew agahî ji mîtê girtine gelekan got te ew agahî ji barzaniyan girtine yanî loma jî siyaset wek berê nabe wek berê nebûye jî qet tiştێک و ئەم هێوی بکەن تشتێکی دنیا کام دیسا vegeren ser ew ê yanî ew encamên ku xwastin çi jê derketiniha yanî gelek carna li siyasetê de mirov hemleyekî dike lê ew hemleya ku mirov dike encamê ku ji encamê ku tu dixwazî zêtir encamekî berevajî derdikeve niha ew hemle wek min got ne tenê bersîfa pekekê bersîfa ojelana ku daxuyaniye nadê ku daxuyaniya ku didê jî dibêje tecrîd dewam ediyor yanî goşegîrkirdin îzolekirdin berdewam dike di heman demê de hemleyeke li ser İmamoğlu ji bo ku İmamoğlu berastî jî ev taybetmendî têda hene ku di demê pêş de bibe serokkomar û heger ku hilbijardinekî pêşwexit alî bikarin li hevdû bikin ihtimal ew bike ya dinê İmamoğlu dikare dengê Tirkiyên rastrew jî qazanj bike heta Tirkiyên netewperistên tund hajo jî qazanj bike gelekî ji wane dikare qazanj bike loma jî İmamoğlu berastî kesekî gelek metirsîdar e ji bo Erdogan û ji bo ekîba Ergenekon ku niha li ser desthilatdarî ye ew di heman demê de li ser wî bû niha Ahmed Ozer rast e kesekî Kurd bû yanî noqteyekî lawaz e ji bo ku Kurd ez zûtir dikarim lê bixem lê di heman demê de Ahmed Ozer kesek e ku bi destê bi daxwaziya İmamoğlu bû serok şarewaniya Esenyurt vê yekê ji bîr nekin yanî û pir nêzî hevdû bûn pir tekilîwan bi hevdû rahebûn niha lawaziya İmamoğlu çi ye lawaziya İmamoğlu radeweste heta hemle li hemberî wî têkirin piştre hemle dike meselen weqasî behsa pêvajoya aştiye û filan têkirin ew dibêje ez serokê şaredariyê me ez tiştekî nabêjim devîwarî de tiştekî jî nabêje loma jî hemle dikin ser lê dîsan jî di van rojane de yanî bi komkirina hemû şaredariyan û îlankirina serokê şaredariyên hemû Tirkiyeyê ve û bangewazîkirin li hemû partiyan de dîsa pozisyonekî nû qazanc kirt ku karî bû ew ê bike yanî giraniya xwe derbixê holê û hemleya ku li hemberî wî kirine henekî jî vala derbixe berastî dîsan jî mesele pir metirsîdar e heger ku berastî jî ew yekêtiya siyasî
تو بأواكي إيديولوجيك لمنارة يعني از دبجم يكتيا سياسي أو يكتيا سياسي كونها لتركيا إذا هي لشرطكي وسادة براستي دكارة دولة باخشلي و أردوغان لاواز بك و دكارة أو بيفاجوياكو أو دخوازن تشتكي دني پێواژەیەکی دنێک و بە دلێ کوردان بە لە بەرژەوەندیە ئالین دیموکراتیک بێ دەرخێ هۆڵێ چۆ حملەیە سەر ئەحمەد ئۆزەر لە دژی ئیمام ئۆغڵو بوو ژ بۆی و دەمێ پێش حملە بخەن سەروی لێ ئیمام ئۆغڵو نەها ئەو پێواژە هەنێکی دکارم بێژم ڤالا دەرخستیە و دەم پارتی و یەنیدەن ڕەفا پارتی و جەهەپە و پارتیەن کارکەران و جڤاکە سیڤیل کریە یەک نەها ئەو تۆقەیە ئەو دەستێک و دەوڵەت باخچەلیژی درێژ کرد دەوێت دەستێدا ئەحتیمالە ژەهرژی هەبێ دەوێت دەستێدا ئەحتیمالە بۆمباژی هەبێ ئەو دەبێ یعنی بۆمبەیە هەری مەزن لە دەما ئاشتیەدا ئەو دەبن سەدام گاڤاک و ئاشتی دەخواست بە چەند ئالیان ڕا مەکتوبە دشاندا ئەدرێساوان دەوێ مەکتوبێدا بۆمبەیەکی بچووکە بوو گاڤاک و مەکتوبە دەکردن بۆمبە بە دەستێواندا دەتەقیان دەزانی یعنی دە ئاشتیاندا تشتێن پاقش چێنابن دە ئاشتیەدا تشتێک قڕێش چێ دەبن لێ دیسانجی تو نەکەی دەستێ خۆ ڤەگەڕێنی ینی ژبێک تو نزانی نەها دەبەوی ڕەنگیژی دەبەک و ئەو پێواژۆ بەسەر سەرێ ئەردۆغان و باخچەلیدا بتەقێ تشتێک و ئەو نەخوازن چێ ببن لۆماژی ئەو یەکێتی بەڕاستی دە شەرتی ئیرۆدا تشتێکی پڕ باشە گەرەک مرۆڤ بپارێزێ و بەوی ڕەنگی دکارە ئەنجامێکی مەزن بەخۆڕابینە و دینامیکێتێ هوندرین بەهێز بکە ژخوا شەرتێن ڕۆژهەڵاتە ناوێن ji بۆی کوردان هەنێکی لەبارترن نەهادا یعنی بێگومان ئەم نزان هەڵبژاردنێ ئەمریکا چ چێ دەبێت چ چێ نابێ دەورداژی خویاناکە و بەبێ پرزگرێک دەرباز ببە ئەحتیمالە هەڵبژاردنژی بە پرزگرێک دەرباز بە بە ئەنجامێوی ئیشەر ئەنجی سبێ زوو ئەم ئەحتیمالە نەزانە بن لێ دیسانجی باندۆرێکی کوردان لەسەر ڕۆژهەڵاتە ناوین و هەی بە پڕ مەزنە دینامیکیەتێن هوندرین پڕ پێویستە و ئەو ئالیەن سیاسەتی ئاکتیڤ دکەن لە ناوە تورکیایەدا یەک پرزگرێکەوانە یعنی ئەس بەحسا کوردان دەکەم دەواری فکریدا زەڵام نینە پۆپولیستن عاتفینە لەیلا زانایەک تێجادێ دکارێ بە ملیۆنان چەپەکان قازانج بکە ئۆسمان بایدێمیرێک دێجادێ دکارێ بە ملیۆنان قازانج بکە بلا قازانج بکەن زۆریا من ناچە لێ نەها پێواژەیەکی بەوی ڕەنگی هەیە گەلۆ لەیلا زانە لە کویە بەڕاستیش نزانم یانی نەها لە ماڵاخۆ لە گوندی خۆڕ و نیشتیا ئانجی لە ناوە کیتلە و دەناوە خەلکێدایە لە مێردینێ و لە باتمانێ ئەس بەڕاستیژی نزانم یانی شڤان پەروەرێک دکارێ بە سازێ خۆ بە سترانێ خۆ بە چەپکێ خۆ میلەت پڕجارنا بخاپینێ حتا کو دکارێ وانە بخاپینێ و چویە دەنگانش بۆ ئەردۆغان کۆم دکا لێ دیسانژی ئێوارێ وی دەعوەت دکەن لە سەرۆکێ شارەوانی و شەکل و شەربەتێ دەدەنێ پشتی و ئەردۆغان کارێوی پێنامینێ وی داوێژە لە بروکسلێ vێجارەی وی ڕادکەن وی دبن تەلەڤیزیۆنی خۆ دکەون سڕێ فۆتۆڕافان پێ ڕادکشینن ئەس پڕجار ناوان میناکانە دینم نەژ بووی وێک و کینێکی منی تایبەت بووی لە هەمبەری شڤان پەروەر هەیە ئاژی لەیلا زانە ئاژی عوسمان بایدێ نا تشتێکی منی شخصی قەت نینە نابەژی ئەس میناک دینمش بۆی تێگەیشتنە ئینسانان هەنێکی هاسانترە هەنێکی باشترە گاڤاکو ئینسان وسە هەستی بوو ئەو ئینسان تێ بەکارئانین ژە ئالی هەر کەسی مینە گوران کە دەخۆن یانی
لۆماژی لەسەر vê بنگەهێ مرۆڤ سیاست نەکا لەسەر بنگەها حەماسەتێ لەسەر بنگەها هەستی سیاستێ نەکا لەسەر بنگەها ڕیالیتە لەسەر بنگەها فکر ئینسان سیاست بکە باشترە. یعنی گاڤک و بەوی ڕەنگی بێ وەک من گوت ئەردۆغان وی داوێژە ئەم لە بڕۆکسلێ وی خودی دکەن سرێوی دشن وی پاقش دکەن و دیسانژی ئەم وی حاضر دکەن ji بۆ پیاسە و مارکێت و بیزنیسە بێجارێ ئەم دەدەن بارزانانی ئەم چما دەن بارزانانی ji بۆی و هەگەر و بارزانانی لە قوزەی عراقێدا هەڵبژاردنێ بخەسرینە وێ دەمێ ڕەوشە تورکیا خرا دەبە خۆ دەبێژن ڕەوشامە لە ڕۆژات ناوین خراپە. یعنی بێگومان شەوان پەروەەر نەچوو باژی دیسا پەدەکە یەکەم دەبوو ینی ئەو ڕیالیتەیە وێ دەرەیە ئەزوی نابێژم لێ ئەزوی ڕەخنە دکەم کوم ئینسانێنمە ئینسانێن هەستینە و گاڤک و هونەرمەند دکەون ناو سیاسەتێ وەقاسی پیس دکەن و ji بۆی و بە لە قوتیکە هونەری لە مەسەلێ دنەرن هونەر هەستە سیاست لۆژیکە پۆلیتیکایە هونەر هەستەکە هەستێ ئینسانانە گاڤک و تو بە هەست بکەوی ناو سیاستێ تو دکاری پر تەقریباتێن مەزن چێ بکە بێک و نیەتاتە خراپە یعنی تو دکاری ئەو شوان پەروەرە و ئەردۆغان هاویتە گوتیە من لە دیار بکرێ شەف پێراچێ کرد من دەنگ پێ کۆم کردن و من پێواژۆە ئاشتی و ماشتێژی هاوی تەنەکەیا چۆپێ هایدێ لە کەرەماخۆ هون لە بڕۆکسلە لێ خودی دەرکەون بلا پراسی جایی نەکەوە جار ناجار دەرخەن تەلەڤیزیۆنێ ڕێکلام ژێرا بکەن سەرێوی بۆیاغ بکەن دیزاینێکی بدەن سمبێلێوی وی حاضر بکەن کەنگی ژمڕا پێویست بوو ئەو بکەن لە ڕێکاکی دشینە ئەوێ لە ڕێکاکی دشینە بڕۆکسلێ لە ڕێکە هونەرمەندان لە ڕێکاکی فۆتۆرافان پێرە دەکشینی لە ڕێکە ڕۆژنامەڤانێن پۆپیلیست یعنی لۆمە ئەس دەبێژم پۆپیلیزم و قاسی خراپە بەبێ فکر ڕۆژنامەڤانی نایەکردن بەبێ فکر هونەرمەندیەن وڵات پارێز نایەکردن تو دەکاری ببی هونەرمەندێک مینە چینگەنیان پەرە قازانج بکەی ئەو تشتێکی دنیا وەک لە ئەمریکا هەیە لە ئەوروپا هەیە لێ لە کوردستانێدا تو خۆ وڵات پارێز ببینی تو خۆ وەک سیاست مادار بینی تو خۆ وەک ئالیگرێت تەڕەفەکی سیاسی ببینی تو مەجبوری ئالیەتەی هەستینە ئالیەتی فکریژی بەهێز بن هەگەر تو ئالیە فکری بەهێز نەبی کاری هەری باش تو دکەی تو دکاری کەسێکی و ئەردۆغان ئاویتە بینی خودی بکەی و تو مەزن بکەی و تو حاضر بکەی ji بۆی مارکێتەکە ji بۆی بیزنیس و پیاسەیەکی نو یا ئەردۆغان لە ڕۆژهەڵاتە ناویندا و ئەم vê dikin لە باکوورێ کوردستانێدا ئەو تشت بەڕاستی پڕ مەزنە پڕ هەیە و لە سەروی نایە ئاخافتن لە سەروی نایە ئاخافتن چما ji بۆی و ڕادیکالیزمە فکرینە ڕادیکالیزم هەیە قیڕەقیڕێ بکە کەڤران باوێژە بە پەحینان لە پۆلیس بخە ئەو تشتانە هەنە تەمام ئەو تشتانە هەنە لێ ئەو بەس نینە ڕادیکالیزمێکی فکری پێویستە ji بۆی ئینسانان نەتفان باوێژە و قیڕەقیڕێ بکە ژویرە هەر کەسێک بەدلێوی نەبوو ژێرا بێژە خاین و بکێ جاش نا دەوارێ فکریدا ڕادیکالیزمەکە لازمە کەسێن و دخوازە چەپەکان قازانجگاش بووی چەپەکان دێتە جادێ قیڕەقیڕێ دکا حتا دەکارێ ئینسانان کۆم بکە ئالین وی لاواز چنە ئەو گەرەک دەوارێ پراکتیکیدا دەوارێ فکریە دەوارێ ئەخلاقی و دەوارێ کولتوریدا چ بکە و ئەو کیژانێ دکە کیژانێ ناکە ئەم وانە ناخن بەرهەفتە فلانە کەس گوت نێوی خۆشە فلانە کەس تی پێوی خۆشە فلانە کەس سازێ خۆش لێ دەکە فلانە کەس دەنگێوی خۆشە فلانە کەس کوردیایی باشە فلانە کەس تورکیایی باشە ئێبێ ڕەنگی نابیان ئەو پێواژە بە کورتاسی ئەس باوەڕم بەردەوام دکە احتیمالە خراپە بە گاڤک و خراپە بە مینە ساڵە 93 چە دەبە ژوێک و هەر پێڤژوێک هەگەر و خراپ بوو توندوتیژێکی بەهێز پشتوی دێ مەستەرە 93 پێڤژە هەبوو نەوسا بە ئۆزارە پشتیوێت چشێ بوو
پشتیوە تونند و تیژێکی پەرپەر مەزن هات 4000 گوند هات فاڵاکرش هات شەوتاندن تانسۆ چیلەر هات نەوسا 1996 دەناوبەرە ئۆجەلان و نەجمەدین ئەڕبەکاندا ئەو هەبوون نەوسا نامە و مەساج ددان هەفتوو پشترا گەنەڵ قوڕمایی یعنی سەر لەشکرێ تورکیا سەرفەرمانداری گشتی ئەویە قبول نەکرد پشتیوێ چێ بوو پشتیوێ شەڕی پەرپەر مەزن چێ بوون حتاکو و گەیشتە ئاستێکی و ئەو شەڕ بە شەڕی دوو دەوڵەتان مەبەستێمە سووریا و تورکیایە لەسەر ئۆجەلان داویە سووریا مەجبور بوو ئۆجەلان دەرکرد نەوسا یعنی دەڤەن پێواژەیە هەری داویێژی 2015 وە دیت یعنی چ چێ بوو شەڕی خەندەق چێ بوو یعنی ئەگەر پێواژۆ سەر نەکەون بێگومان پێواژۆیەکی تند پشتی واندێ لێ حتانەها ئەڤیەک نەهاتیە ئەڤیەک تەنا ئەو تشتێک و چێ دەبن وەک من گوت ئاراجن ji بۆی و ئالیان مەجبور بکەن لەسەر ماسێ تشتێک و ئەو دەخوازن ببێژن لەکەرماخۆ هەوڵ بدەن ڤیدیۆندنێژی شێر بکەن و بڵاو بکەن لایک بکەن هەگە پرسیارێکی وە هەبە نەها و نەکرد بە هەگەرکو نیشانە پرسیار لە سەروی نەبە بەڕاستی ئەز نەکارم وەک پرسیار ببینم نێرینن ئەزوانە هەمی وەک نێرینان قبول دەکەم وەک شیرەتان قبول دەکەم سەر و سەر چاوان هەگەکە و پرسیارەوە هەبوون دەمێ پێشداژی لە بەشی چادا هەوون دەکارن پرسیاری خۆ بە خۆشکی بە کوردێکی باش بنویسن نیشانە پرسیار کەلێکیوی داب کەلێکیوی دینم ئەزێ بەرسی بدەم لە کەرەماخۆ کەسێک و نەبوونە ئابۆنە لە کەرەماخۆ ئابۆنە بکەن کەناڵی مە بە دۆست و هەواڵی خۆرا بدەن ناساندن حتا بەرنامەیەکی دن سلااو و ڕێز دەم باش سەرکەفتن ژۆرە